ڕۆژتان باش من هاژە غەفور کاتژمێر حوتی تاوا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بڕگۆ بابەتەکانی ڕۆژ باش. بێگومان بۆی کە ڕۆژەکەتان پرزانیاری و ئەو بابەتە بەستودانە بێت کە ئێمە بۆمان ئامادە کردوون ئەم کاتژمێرە بەردەوام بینەری شاشە جوانەکەی کوردستان 24 بن تا بزانن لە پرسە سیاسی و کۆمەڵایەتیەکانەوە چی دەگوزارێت تا ئەو بابەتانەی کە هونەری و کۆمەڵایەتی و یاخود سەرنجڕاکێشن. بێگومان ڕۆژە جیهانیەکان چەندین ڕۆژی گرنگی تایە و پێویستەکە کە هەڵوێستەی لەسەر بکەین و باسی بکەین. بۆیە ئێمە لە پرۆگرامی ڕۆژ باش ئەمڕۆ باسی ڕۆژی جیهانی یاخود کە تایبەتە بە ڕۆژی جیهانی منداڵانی سەرشەقام. کەسێک لە ئێمە نابێ یاخود نەیبیست و نەیبینیوە کە ئەچینە دەرەوە یاخود لەسەر شەقامەکان منداڵەکان نەبینین بە تایبەت ئێستا کە بۆتە دیاردەیەکی زۆر بەربڵاو نەکە هەر لە هەرێمی کوردستان بگرە لە هەموو جیهانیش. بۆیە ئێمامانوێ ئەمڕۆ قسە لەسەر ئەو گرفتە بکەین کە هەموو جیهانی گرتوتەوە منداڵان بەو شێوەیە مافەکانیان دەستەبەر ناکرێت و دەنێرنێنە سەر شەقامەکان جا هەر بە هەر هۆکارێک بێت و کاریان پێکرێت. گفتوگوی زیاتر لەگەڵ کەسانی شارەزا و تایبەت بە و وارەکەم. بەڵام لە بیری ناکەین کە سەرەتا بە دەستپێکی کورتە دەستپێک هەموو دواتریش ناوەڕۆکی پرۆگرام بەردەوام دەبێت. ئەمڕۆ شاندی دانوستانکاری حکوومەت هێرێمی کوردستان سەردانی بەغدا دەکاتەوە. جوتیار عادل گوتەبێژی حکوومەت هێرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەیاند. ئەمڕۆ شاندی دانوستانکاری حکوومەت بە سەرۆکاتی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت سەردانی بەغدا دەکاتەوە و لەگەڵ بەرپرسانی حکوومی عێراق و لیژنەی دارایی پەرلەمان درێژە بە گفتوگۆکانی پەیوەست بە پرسی نەوت و بودجە فیدراڵی 2021 دەدات. ئەندامێکی شاندی دانوستانکاری حکوومەت هێرێمی کوردستان لە بەغدا بە کوردستان 24 ڕاگەیاند شاندەکە بۆ دوایین جار سەردانی بەغدا دەکات و لە کۆتای گەڕی دانوستانەکان لەگەڵ بەرپرسانی عێراق بڕیارە پێشنیازی ڕادەستکردنی 250,000 بەرمیل نەوت ڕۆژانە و نیوەی داهاتی دەواازە سنووریەکان بە بەغدا دەخەنە ڕوو. هێرشی چەکداری کرایە سەر ئۆتۆمبیلەکانی سەرۆکی ئەنجومەنی سڤیلی دێرەزور. لە کاتی تێپەڕبوونی ئۆتۆمبیلی غەستان یوسف سەرۆکی ئەنجومەنی سڤیلی دێرەزور لە ڕێگەی نێوان ئەبوو خەشەب و شارۆچکەی کەرامە لە دەوروبەری شاری ڕەقا لەلایەن چەند چەکدارێکی ناسرا و ڕوبەڕووی هێرشێکی چەکداری بووە و بەهۆیەوە پاسەوانێکی سەرۆکی ئەنجومەنی سڤیلی دێرەزور کوژرا و دوو کەسی دیکەش بریندار بوون. ئیتالیا هۆشداری لە بەکارهێنانی ڤاکسینی ئەسترازێنیکا بۆ کەسانی سەر و تەمەنی 55 ساڵ دەدات. یەک ڕۆژ دوای پەسەندکردنی ڤاکسینەکەی ئەسترازێنیکا لەلایەن ئاژانسی دەرمانی یەکێتی ئەوروپاوە ئاژانسی دەرمانی ئیتالیا ڕایگەیاند بەهۆی ئەوەی کەسانی سەر و 55 ساڵ لە تاقیکردنەوەکانی دروستکردنی ڤاکسینەکەدا کەمتر بەشداریان کردووە هێشتا دەرنەکەوتووە کە بە شێوەیەکی بەرچاو کاریگەریەکی هەبێت لەسەر بەهێزکردنی بەرگری لەشیان لە بەرامبەر ڤاکسینەکە. جەختیش دەکاتەوە کە بەکارهێنانی ڤاکسینەکەیان پەسەند کردووە و خەڵکی لە سەر و تەمەن 18 ساڵیەوە دەتوانن بەکاری بهێنن بەڵام پێشنیاز دەکەن ئەوانەی تەمەنیان لە سەر و 55 ساڵیەوەیە وا باشترە ڤاکسینی ئەسترازێنیکا بەکارمەهێنن. وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا لە پەیمانگایەک وەک لێکۆڵەر دەست بەکار بوو. جۆن واڵتەر سەرۆک و بەڕێوەبەری جێبەجێکاری پەیمانگای هەدسن ڕایگەیاند مایک پۆمپیۆ وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا وەک لێکۆڵەر لە پەیمانگاکەیان دەست بەکار بووە. ڕاشیگەیان جێگەی شانازیە کە پۆمپیۆ وەک لێکۆڵەر لە پەیمانگاکەیان کار دەکات چونکە ڕۆڵێکی گرنگی لە سەرخستنی دانوستاندنی ئاشتی نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبی هەبووە. تویتەر هەژماری پارتێکی ڕاستڕەوی ئیسپانیایی داخست. کۆمپانیای تویتەر بڕیاریدا هەژماری فەرمی پارتی ڤۆکسی ڕاستڕەوی ئیسپانیا هەڵبسپێرێت. ئەوەش دوای ئەوەی ئەو پارتە لە تویتێکدا ناڕزایەتی دژی زیادبوونی ژمارەی مسلمانان لە هەرێمی کەتەلۆنیا دەربڕی و بە مەترسی بۆ سەر داهاتووی وڵاتەکەی وەسف کرد. تویتەر ئاماژەی بەوەش کرد تویتی پارتە ئیسپانیەکە دەچێتە چوارچێوەی جیاوازی ڕەگەزپەرستی و نەتەوەی و لە پرۆگرامی کۆمپانیاکەی جێگەی نابێتەوە. کۆمپانیای واتساپ دوو تایبەتمەندی بۆ پاراستنی زانیاریەکان دەخاتە ڕوو. کۆمپانیای واتساپ لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە دوو تایبەتمەندی نوێی بۆ بەرنامەکانی زیاد کردووە.
کە بریتین لە کردنەوەی بەرنمەکە لە ڕێگەی ناسینەوەی ڕوخسار و دیارنەمانی نامەکانی چاتی تاکە کەسی و گروپەکان. داواش لە بەکارهێنەران دەکات بەرنمەکە ئەپدەیت بکەنەوە بۆ ئەوەی لە تایبەتمەندیە نوێیەکان سوودمەند بن. جەختیش دەکاتەوە تایبەتمەندیە نوێیەکانی ئاسایش و سەلامەتی زانیاری بەکارهێنەران بەهێزتر دەکات. کورتە کۆتایی هاتوو ئێستش ناوەڕۆکی پرۆگرام. لە سلێمانیەوە دەست پێ یەکەم کە کاسبکارێک خولیایەکی جیاوازی هەیە و ئەو کەرەستانی کە لە قوڕ دروستکراون کۆیەکاتەوە لەسەر یەکێک لە شقامەکانی شار دەیانفرۆشێت. ئەم کاسبکارە چەندین ئاژەڵی مۆمیاکراویشی کۆ کردوتەوە و لەسەر شقامە سەرەکیەکان بۆ فرۆشتن نمایشیانەکات. ڕۆژانە هاوڵاتیان ئەگەر کەرەستەکانیش نەکڕن بەلایدا تێ پەڕنیا سەردانی شوێنەکەکەن و وێنەی لەگەڵ ئەگرن چونکە ئەو کەلوپەلەی کە دایناوە ئەو کەرەستانێک کە لە قورت دروستکراون و کوی کردوونەتەوە زۆر سەرنجڕاکێشن. من نزیکەی 6 ساڵم ئیشاکەم لە ئیشەکەی خۆم ڕازی میشەکەم بەدڵە ئیشێکی خۆشە ئیشێکی پاگوتەمیزە ئەو شتانی کە منی زیاتری فرۆشم زیاتر بابەتی گڵیە شتی قوڕی ئێستا خەڵک زۆر تەڵەبی لەسەرەتی داوایەکەن دوای ئەوە مەرکارەمان هەیە زیاتر مەرکارەکان خەڵک زۆری بات شتی و شکراوەشمان هەیە شتی و شکراوەکانیش زیاتر سەرفە بێت. من ئەم جێگایم کە هەڵبژاردووە جێگایەکی قەرەباڵغە سەرجادی ئامە خەڵک زیاتر چێژ دەشتەکانی بینێت زۆرتر یەن سەیری شتەکانەکەن زیاتر یەنە ڕەسمەگرن حەزیان لەم شتە فۆلکلۆریانەیە زیاتر بازاڕەکە سەرجادی ئامە بۆ ئێرە هەڵبژاردووە. دوای بابەتی گڵەکان بابەتی وشکراومان هەیە بابەتی وشکراوەکانی زیاتر وەکو مەڕ و بزن و خوشت لە هەموو جادەبەرەکانی تایە زیاتر حەزم لەم ئیشەشیان بوو خەڵکی زۆر داوایەکە زۆری ڕسمی لەگەڵاگرێت زۆر شتەکانیان بە دڵە شتێکی جوانن هەمووی مۆمیاکراوە زیاتریش لە ئێرانەوەیان.
ئێستاش بابەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەژوهەوای شارەکانی کوردستان ببینین. سروشتی کوردستان لە هەموو وەرزەکانە ئەوەندە جوانە یاخود بڵێن تایبەتمەندێکی خۆی هەیە بە تایبەت لەگەڵ هاتنی شەپۆلی سەرما و بەفربارین ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردووش بەفرێکی زۆر لە ناوچە شاخاوەکانی دەڤەری گەرمیان باریوە هەرچەندە ساردی و سەرما ژیانی هاوڵاتیانی ئەو دەڤەرەی زۆر سەخت کردووە بۆ ئەوان زەحمەتە بەڵام لەگەڵەوەشدا دیمەنێکی ئەوەندە جوانی بە ناوچەکە بەخشیوە سەرماکەیان بیرچۆتەوە. ئێمە هەندێک وێنەی ئەو شوێنانەمان بۆ ئامادە کردوون کە هاوکارانمان نردویانە چونکە زانین لەو ناوچانە وێن بەفرێکی زۆر باریوە و دیمەنێکی زۆر جوانیشی بەخشیوە بە ناوچەکە وای کردووە چەندین کەسی کەش یاخود بڵێن گەشتیاریش ڕووکاتە ناوچەکە بۆ بینینی ئەو دیمەنە جوانی بەفربارینە وەکو ئەبینن لەسەر شاشەکە دیارە کە چەندین وێنەی جوانی تایە بەفر چۆن ڕووپۆشی هەموو ناوچەکەی کردو بە سپی و جیاواز سروشتێکی زۆر جیاوازی دەرخستووە کە ئەمەش قەزای دەربەندیخانە ئەو ناوچە شاخاویانەی دەوروبەری دەربەندیخانە کە بەفرێکی زۆری لێباریوە و بەفرەکەی تێدا کۆبۆتەوە. هەر لە کەشوهەوایەکی سارد و سەرما و بەفردا ئەسان هەڵمەوە کە ئەمەیان بابەتێکە لە باکووری کوردستان لە شارۆچکەی یۆکەسکۆڤای دێرسیمە کە باوکێک خەونی منداڵەکەی دەهێنێتە دی هەستاوە بە کۆکردنەوەی بەفری دەوروبەری ماڵەکەیان و حوشە و باخچەکانی ئەو شوێنە کە ماوەی دە ڕۆژی ویستووە تا ئەو بەفرەی کۆ کردوێتەوە و مەزاری یادەوەری ڕێگەی شێر و ڕێگەی شێری بۆ کچەکەی دروست کردووە. ئەم مەزارە ئەکەوێتە شاری ئەنقەرەی پایتەختی تورکیاوە کە
مەزارێکی تایبەت و دیاریکراوە کچێکی چەندین جارپەی وتۆتۆ کە حەزیرەیە سەردانی ئەوی بۆکە بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە نەیتوانێت کچێکی بباتە ئەو شوێنەوەرە کە لە ئەنقەرەیەوەکو باسم کرد محەممەد باوکی ئەم کچەیە ئەم کچە بچووکەی خۆی دڵخۆش کردو بۆی کە کاتی ئەو مەزارەیە دەوەریەی بۆ کچەکەی بە بەفر دروست کردو ئەو ماوە زۆرەشی پێچووە ئەوە خۆشیڵەیە کاتێک کچەکەم بینی ئەو شوێنەی بینیوە زۆر دڵی خۆش بووە زینم باوکە چۆن خەونی کچە بچووکەکەی هێناوەتە دی وەک وتراوە دایک منداڵەکەی پێشکەشی جیهان دەکات باوکیش هەوڵ دەدات جیهان پێشکەشی منداڵەکەی بکات باوکێک بەهێنانەدی خەونی منداڵەکەی ڕاستی ئەو هەست و هەوڵدانەی سەلماند کە لە شارۆچکەی یوکسکۆڤای جۆلەمێرگ باکووری کوردستان ئەم باوکە کە ناوی محەممەد کارەهانە لە ماوەی 10 ڕۆژدا بە فریکەڵەکە بووی ماڵەکەی مەزاری یادەوەری و ڕێگەی شێری بۆ کچە بچووکەکەی دروست کرد بەو کارەشی خەیاڵی کچەکەی کردە ڕاستی وأنت قابري قزم کچەکەم ماوەیەکی زۆرە داوام لێ دەکات مەزاری یادەوەری و ڕێگای شێر ببینێت بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا نەمانتوانی بیبم بۆ شاری ئەنقەرە بۆیە بڕیارمدا من ئەو مەزارە بهێنمە باخسەی ماڵەکەم و لەو بەفرە زۆرەی باریوە لە ماوەی ئەم 10 ڕۆژەدا کە کۆم کردووە بۆی دروست بکەم ئەوەش کچەکەمی زۆر دڵخۆش کرد بە چواردەوریدا دەگەڕا و دەچوە ناویەوە زۆرینەی ناوچەکانی باکووری کوردستان بەفرێکی زۆری لێباریوە کە لە جۆلەمێرگ زیاتر لە 1 مەتر بووە و ئەوەش ئەستەنگی بۆ هاتوچۆی هاوڵاتیان دروست کردووە هاوکات ڕێکارەکانی کۆرۆنا هێشتا ڕێگرە لە گەشتکردن بۆ شار و وڵاتان بەڵام ئەم باوکە توانی ڕێگەیەکی دیکە بدۆزێتەوە بۆ بەدیهێنانی خەونی کچەکەی و بارینی ئەو بەفرە زۆرەی وەک هەلێک قۆستەوە بۆ دروستکردنی ئەو شوێنەی پێی دەوترێت مەزاری یادەوەری ڕێگەی شێر کە لە شاری ئەنقەرەی پایتەختی تورکیایە بە تەواوبوونی ئەم کارەش لەلایەن باوکیەوە هێرای بچکۆلە زۆر دڵخۆش بوو لەگەڵ برا بچووکەکەی بە ڕێگەی شێردا تێپەڕی و چووە سەرقەڵاکە و لە ناو جیهانە منداڵانەکەیدا کە باوکی بۆی ڕەنگین کردبوو دڵخۆش بوو. هەر لە باکووری کوردستانە مێنینەوە ئەم جارە باسیەوەتان بۆکەم کە ژمارەی بزنەکەویەکان لە سیواز بە ڕێژەی لە 60 زیادی کردووە بەهۆی ئەو ڕێوشوێنانەی لە 3 ساڵی ڕابردوودا بۆ پاراستنی ژینگە و ئاژەڵ و باڵندە لە پارێزگای سیواز لە باکووری کوردستان گیرانە بەر ژمارەی بزنەکەویەکان لەو پارێزگا بە ڕێژەی 60 زیادی کرد. ئەحمەد چۆرتوک بەڕێوەبەری ناوچەی پازدەی پاراستنی ژینگە و باخاگشتەکانی سیواز ڕایگەن شارەکان لە ڕووی سامانی بایۆلۆجیەوە زۆر دەوڵەمەندە و ئەم ساڵ زیاتر گرنگی بە قەدەغەکردنی ڕاوی ئاژەڵ و باڵندەکەویەکان دەدەن و تەواو سنوورداری دەکەن. ئەوە ڕاشی گەیان تیمەکانیان 7 ڕۆژی هەفتە بە شێوەی 24 کاتژمێری واتە شەو ڕۆژ بۆ پاراستنی ژینگە و سروشتی ناوچەکە لە ئەرکدا دەبن. ئاماژەی بۆش کرد لە ڕێگەی ئامێری درۆن شوێنی چەند ڕاوچیەکیان دیاری کردووە و دەستگیریان کردوون ئەمەش یەکەم جارە لە تورکیا و باکووری کوردستان ڕاوچیەکان بەو شێوە دەستگیر بکرێن وەک لە دیمەنەکانیشدا دیارن ئەوانە ژمارەیە لە بزنەکێویەکان و هاتوونەتە نزیک ئاوایی و ئاوەدانیەکان. بەپێی ئاماری بەڕێوەبەتی پاراستنی ژینگەی سیواسیش ژمارەی بزنەکێویەکان لە ساڵی 2010ەوە لە پارێزگایەکە نزیکەی 600 سەر بوو. لە ساڵی 2019دا ژمارەیان گەیشتووەتە 725 بزن و بووە ئێستاش ژمارەیان بۆ 925 سەر زیادی کردووە. بەم شێوەیە ژمارەی بزنەکێویەکان لە پارێزگای سیواز بە ڕێژەی لە 160 زیادی کردووە. ئێستاش بابەیەکەوە بەهای دراوە بیانەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. $100 ئەمریکی بەرامبەر بە 145,500 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 176,250 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانی 199,000 دیناری عێراقیە و 100 لیرەی تورکی 19,670 دیناری عێراقیە، 100,000 تومەنی ئێرانی 6,000 دیناری عێراقیە. جا لەمانە نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەم شێوەیە کە مسقالێک زێڕی ئایار 24 433,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی ئایار 21 380,000 دیناری عێراقیە، مسقالێک زێڕی ئایار 18 325,000 دیناری عێراقیە.
خولیا و ئارەزووی پەروەردەکردنی دار و درەخت و ڕۆکەکان بۆتە پیشەی ژیانی ڕۆژانەی زۆرێک لە هاوڵاتیان. ئێستا خەڵک زۆر حەزی بەوەیە کە باخ و باخچەکانی خزمەت بکە، بەڵام لەگەڵەوەشدا ئەو کەسانە هەمویان زانیاری دروست و ورد لەسەر شێوازی یاخود بڵێن بە زانستیانە ئاودان و ئاودێریکردنیان نازانن. بەڵام هاوڵاتێکی شاری سلێمانی بە ناوی پێشڕە و کە هەستاوە بە زیاتر لە 25 ساڵە ئەم هاوڵاتیە لەو باخەی کە خۆی هەیەی سەرقاڵی پەروەردەکردنی نەمامەکانیەتی زۆریشی خۆشەوێت. ئەوە ژوای کردووە بە وردی چاودێریان بکات و شارەزایی باش پەیدا بکات لە چۆنیەتی ئاودان و گەشە پێدانیان. هەر کەسێکیش پرسیار لەبارەی کارەکەیەوە بکات بێبەشیان ناکات بێگومان لە زانیاریەکانی و ڕێنمایی و چۆنیەتی پەروەردەکردنی ڕۆکەکان دەدات بە هەمووان. ئێستش کۆمەڵێک ڕێنمایی بۆ ئێمە و ئێوە ئامادە کردووە با بیبینین. باشترین ئاودێری بەیانیانە بە هیچ جۆرێ ئێواران ئەو دارە ئەو نەمامە ئەو ڕووەکە حەزی لە ئاودان نییە چکە پێویستی نامێنێ وەکو پێم وتن لە ئێوارە بە دوعاو کە تیشکی خۆر دیار نەما بە تایبەتی ئیتر ئەم دارە ئیسراحە دەکا خۆ ئەگەر بێت و ئاو نەدرابێ بەیانی زوو ئاو نەدرابێ ئەم دارە تەواو لاوازە بێ بێهێزە بێ نەخۆشی زوو تەسیری تیەکە. وەرزی هەڵپاچین هەموو دار و درەختێک وەرزی خۆی هەیە. دارە هەمیشە سەوزەکان بە هیچ جۆرێ لەم وەرزیستانەیە نابێ هەڵیان پاچی. بەس دارە گەڵاوەریوەکان ئەم دارانەی کە سڕ بوونی ئێستا گەڵایان پێوە نەماوە سڕە ئاگای لە خۆی نییە چۆن هەڵی ئەپاچی ئێستا وەرزێکی زۆر باشە و لە دوای بارانی پەڵەوە عادەتەن دەست پێکا کە گەڵای دار ئەوەرێ هەتا پێش نەورۆز کە پێشەوەی دارەکە بژێتەوە. لە بولگاریا باندێک پاسپۆرتیان بە ناوی ڕامبۆ ساختە کردووە بێگومان کەس کەممان هەیە ناوی ئەو ئەکتەرەمان نەبیست بە یاخود لە ڕابردوودا ئاشنا نەبوو بێتین بە فیلمەکانی ئەو کارکتەرە. ئەم باندە دوایەوەی لە ئۆپراسیۆنێکی هاوبەشی بەڕێوەبەتی گشتی بەرەنگاربوونەوەی تاوانەکان و وەرخراوەکانی بولگاریا و هەواڵگری ئەمریکا باندێکی ساختەکاریان لە ناوەندێکی گەشتیاری لەسەر دەریای ڕەش لە شاری سۆفیا دەستگیر کرد کە چەندین بەڵگەنامە و کارتی بانکیان ساختە کردووە و لە ناویشیاندا پاسپۆرتێکی گەشتیاری ساختە بە ناوی ئەکتەری ناوداری هۆلیوود سیلڤستر ستالۆن ناسراو بە ڕامبۆ هەیە. تا ئێستا 4 لە ئەندامانی ئەو باندە ساختەکاریە دەستگیرکراون و لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت. هێشتا نازانرێت چ کارێکیان بە پاسپۆرتی ساختەی بە ناوی ڕامبۆ ئەنجام داوە. دەریاچەی پاشەڕۆ لە سربیا هاوڵاتیان و ژینگە پارێزانی زۆر نیگەران کردووە چونکە دەریاچەکە و کوخوان ئەڵەن بۆ بە دەریاچەی پاشەڕۆ و چینێکی ئەستور لە پاشماوەی پلاستیکی لە تەختە و لە زەبڵ لە چەندین شتی دیکەی پیس ئەو دەریاچەی داپۆشیوە کە لە ساڵی 1991ەوە ئەم کێشەیە بەردەوام و ساڵانە بەبێوی چارەسەرێکی بنەڕەتی بۆ بکرێت و دووبارە نەبێتەوە کۆ ئەبێتەوە. ئەو دەریاچێ و بەنداوانش کە لەسەر ڕێڕەوی ئەم چینە پاشەڕۆیان سەرجەمیان بوونەتە قوربانی و بەڕێوبەری کارخانە و بەنداوەکانیش دەڵێن ساڵانە لەگەڵ
بارانباریندا کاتێک لافا و هەڵەستێ و بارانێکی زۆرە بارێ ئەم کێشەیە دیسانەوە دووبارە ئابێتەوە. بارهەڵگرەکان و ئامێری بیناسازی لە سەربەنداوی ڕووبارێکی باشووری ڕۆژئاوای سربیا پارک دەکرێن، بەڵام بۆ کاری بیناسازینا بەڵکو بەکاردەهێنرێن بۆ پاکردنەوەی ئەو زبڵ و پاشەڕۆ پلاستیکی کە سەر دەریاچەکەی داپۆشیوە. ئەم کێشەیە زۆر جار لە زستاندا سەر هەڵدەدات کاتێک بارانێکی زۆر دەبارێت و خاشاکی سەرزەوی و ناو ئاویش بەهۆیەوە لە بەنداوەکە کۆ دەبێتەوە کە ڕووی دەریاچەکە بە چینێکی ئەستور لە پارچەی کانزایی و پلاستیک و تەختە و زبڵدا دەپۆشرێت. چەمی لیم لە سەرچاوەیەکەوە دەریاچەی بلاڤ تا بەنداوی پرۆژەی کارۆئاوی هەموو پاشەڕۆکان کۆ دەکاتەوە. پاشەڕۆکان لە ماددە پلاستیکەکان و جۆرەها دار پێک دێت، هەر شتێک کە سەر ئاو بکەوێت لەم دەریاچەیە کۆ دەبێتەوە. ژینگە پارێزان هۆشداریان داوە کە بەهۆی ئەوەی زۆربەی ئەو زەویانی بە شێوەیەکی باشبەڕێوە نابرێن مادە ژەهراویەکان دەچنە ناو ڕووبارەکان. هەڕەشە لە سیستمی ژینگە و ئاژەڵە کێویەکان دەکەن و لە چەند ساڵی داهاتوودا مەترسیەکانی زیاتر دەردەکەون. بۆسنا راپۆرتێکی لەبارەی مەترسیەکانی زبڵ و خاشاکی سەربەنداوی کارۆئاوی لە درینای نزیک شارۆچکەی فیزگارد بڵاو کردوتەوە. ڕووباری درینا بە درێژایی سنووری نێوان سربیا و مۆنتیگرۆ تێدەپەڕێت. تەواوی ئەو ناوچانە بوونەتە قوربانی لە ڕووی ژینگەیەوە. ئەم کێشەیەش لە ساڵی 1990 بەردەوامە. ئەندازیاری کۆکردنەوەی پاشەڕۆکەش هۆکارەکەی بۆ ئەو گەندەڵی ئابوووریانە دەگەڕێنێتەوە کە لە ناو حکوومەتی ئەو وڵاتە و کۆمپانیاکەدا دەکرێت. ئەگەر ئێمە بە ناچاری هەموو ساڵێگەم پاشە ڕۆزۆرە کۆ بکەینەوە ئەوە بەڕاستی چارەسەر نییە. پێویستە لەگەڵ وەزارەت و لایەنی پەیوەندیدار هەمانجی هەبێ. پیسبوونی ئەم ڕووبارانە لە بەرچاو بگرینەوە چارەسەرێکی بنەڕەتی بدۆزینەوە. سربیا و مۆنتیگرۆ و بۆسنا لە ڕابردوودا بەڵێنیان داوە کە پێکەوە کار بکەن بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە. پسپۆڕان پێشبینی دەکەن کە پاکردنەوەی دەریاچەی پۆتپێکۆ چەند هەفتەیەکی پێویستە. ئەوەش بە پێیکەش و هەوا. ژینگە دۆستانیش ئاماژە بەوە دەکەن کە بەرزکردنەوەی هۆشیاری گشتی سەبارەت بە پیسبوون ئامانجێکی سەرەکیە لەگەڵ چارەسەری دامەزراوەیی و سیستەماتیکدا. بێگومان ئەو ڕێژە زۆرەی کە زبڵ و خاشاکەی کۆبەتەوە لەو دەریاچەیە پێدەچێت لە چەند ساڵی داهاتوودا زیانەکانی ئەوەنە مەترسیدار بن کە هەر تاکێک خۆی هەستێت بە کۆکردنەوەی. بێگومان لە هەرێمی کوردستانیش لەو شوێنانەمان کەم نییە بەڵام نەگەیشتوتەوە ئاستا هێشتا ژینگە پارێزان هێشتا هاوڵاتیان لە خەمێوەدان کە چەندین ناوچی ئاوا هەیە بیپارێزن و ژینگە بپارێزن لە بەکارهێنانی. بەڵام لەگەڵەوەشدا ئێمە بەکارهێنانی پلاستیک و مادە زیانبەخشەکان بەردەوام هانی ئەو پیسبوونی ژینگەیە دەدەین و وێرانکاری زۆری بەدواوە دەبێت. ئێستا بابەتێکی زۆر گرنگ و هەستیارمان هەیە ویژەوەیە کە هەمیشە بابیرتان بێت چۆن منداڵەکانتان لە دەستدرێژی بپارێزن. لەم سەردەمەی ئێستادا پاراستنی منداڵ لە دیاردەی دەستدرێژی سێکسی بووە بابەتێکی باو و زۆربەی دایک و باوکەکان هەوڵی پاراستنی منداڵەکانیشیان لەم دیاردەیە دەدەن یانوێت ئاگیان لە منداڵەکانیان بێت. ئێستاش بە گشتی باسی چەند خاڵێکی گرنگ دەکەین کە دایک و باوکان دەتوانن جێبەجێ بکەن تاوکو منداڵەکانیان تووشی دەستدرێژی سێکسی نەبنەوە. یەکێک لەو خاڵانە ئەوش ئەوەیە بە منداڵەکەت بڵێ لە باوەشی هیچ کەس دادەنیشێت تەنانەت ئەگەر ئەو کەسە نزیکیش بێت وەک خاڵ و مام و ئیتر منداڵەکەت کچ بێت یاخۆت کوڕ بێت. جگەلەوە لە دوای تەمەنی 2 ساڵیەوە لە پێشچاوی منداڵەکەت هەرگیز خۆت مەگۆڕە چونکە هەست بە هەموو شتێکەکە. ڕێگەمەدا هیچ کەسێک منداڵەکەت بە ژنەکەم یاخود مێردەکەم یاخود بە هیچ ناوێکی تر کە نەشیاو بێ بۆ ئەو بانک بکات. هەرگیز ڕێگەمەدا منداڵەکەت سەردانی کەسانێ بکات کە لەگەڵیان ئاسوودە نییە. کاتێک منداڵەکەت زۆر چالاکە و زۆر بەجۆش یاخود بڵین زۆر ئەنەرژی هەیە و جوڵەی زۆرە بەڵام لە ناکاو کەسێکی شەرمن و گۆشەگیری لێ دەردەچێت ئەو جوڵەی نامێنێ ئارام بگرە و پرسیاری لێ بکە کە بۆچی بەو شێوەیە هۆکارەکەی بزانە چی بەسەر هاتووە. لەگەڵ گەورەبوونی بە وریایی چەندوانێک بە منداڵەکەت بدە لەسەر لایەنی سێکسی تاوەکو لە کۆمەلگا بە هەڵە و بە خراپی فێر نەبێت یاخود تووشی شۆک نەبێت ئەگەر هەندێک شتی بینی. لە تەمەنی 3 ساڵیەوە باشە تایبەتەکانی یاخود بڵین بەشە تایبەتەکانی جەستەی نیشان بدە و پێی بڵێ کە بۆ هیچ کەسێک نییە دەستی لێ بدات و تەماشای بکات ئەوە تەنها تۆ خاوەنیت و لە هەر بابەتێکی دیکەشدا پرسیاری هەبوو هەوڵ لە بە شێوەیەکی زۆر زانستیانە و تەندروستیانە وەڵامی بدەرەوە.
ئێمە پامنێرێکمانەیە کە هەمیشە بە بابەتە جوانەکانی ڕۆژباش ئاوەدانتر دەکاتەوە لەگەڵمان دەبێت بێگومان دەمێکیشە دیارنی و بیرەکەی ئەویش هێرۆ مەولودیە کە لە هەولێرۆ لەگەڵمانە بزانین ئەم بەیانێت چی ئامادە کردووە بەیانیت باش ڕۆژت باش هێرۆ ئەوە لەکوێی چیشت ئامادە کردووە بۆمان باسکە بانی باش ڕۆژت باش و ژیانت باش و هەموو کاتێکتا باش تۆ سەرجەم بینەران و هاوکارانمان لە کوردستان 24 جاربا لە پێشەوە باس کەمپەندێکی کوردی لە ماڵ لە خۆیانە بوو میوانی ژووتێ کرد منەوە ڕۆ حەساسی چاویشم پیدا کردووە هاژە چاوم بخۆی گچکە و دیدیکە گچکە بووەتەوە سەلامەتی ئیشەڵڵا هێرۆز و باشە باغی گشتی هەولێر بە پێوەکە بژی لە باغی شارکە قەدیم پیان کوتۆ باغی گشتی یەکەمین باغی شاری هەولێرە ڕەنگە ڕۆژانە خەڵکی شاری هەولێر بیبینن ئەگەر هاوکارم کەمێکی دیمەنەکە نیشان بدە ئەم باغا کە لە پێشدا پارکێک بووە بێگومان بەدارەکانی ڕادیارە کە چەندە مێژووی و چەندە کۆنا ئێستا بووە شوێنێکی تایبەتیش باخانە نشینان شوێنەکەشی ئاکەوێتە پشت سعاتەکەی هەولێر سعات و کاتژمێرەکەی هەولێر هەر خۆی ناوبانگی خۆی هەیە کە لە ساڵی 2010ەوە ئێرە بێگومان بۆتە شوێنی خانە نشینان بەڵام دیمەنێکی زۆر جوان هەیە تایبەتمەندی خۆی هەیە ئەم باغایەکێک لە ئەنجامانی دەستە خانەشینان کە لێرەیە مامۆستا یونس عوسمان لەگەڵمان دەبێت بۆ باسکردنی زیاتر لەسەر مێژووی ئەم باغ و ئەم پارکە و باغی گشتی بووە و پێشتر بە شێوازێک بوو لە ساڵی چەند دروست کراوە و چۆن ناوچون بۆ بە شوێنی خانەشینان مامۆستا بەیانیتان باش و کاتێک بەخێر بێن خۆشحاڵین بە هاتنتان زۆر بەخێر بێن ئەگە بەحسێکی باغەکەم بۆ بکە من کوتم کە پێشتر ناوی باغی گشتی بووە چۆن ناو چۆن بوو ئەم باغە چۆن بوو بە پارک ئەم داروشتیان لێ دروستکرد جەناب لە سەرەتای دامەزراندنی ئەو باغە بە ناوی باغێکی گشتی لە ساڵی 1937 لەلایەن شارەوانی هەولێرەوە دامەزراوەکو شوێنێکی گشتی ئەو شوێنە گشتی هەرماوەتەوە دوای پاش ئەوەی کە لە شوێنی گشتەکەی هەندێک پاشماوەیەکی تر کرا بە شوێنی ئەوە یانەی مامۆستایان ئێرە کرابووە یانەی مامۆستایان پاش ئەو فترەی لە ساڵی 2010 کۆمەڵێک لە خانە نیشینانی هەولێر سەردانی پارێزگاری هەولێریان کرد ئەو کات بەڕێز نەوزاتادی داوایان لێ کرد کە ئەو شوێنیان بۆ تەرخان بکە لە بۆ دانیشتن و لە بۆ خانە نیشینەکان ئەو خۆشببختانە پارێزگاری هەولێر ڕەزامەندی دەربڕی ڕازی بوو لەسەر ئەو داواکارەی خانە نیشینەکان هات لێرە ئێران کرد بە سنتەرێکی خانە نیشین لە ساڵی 2010 ئەوە دامی کردو مەصرفیان لێ کردو ئێرەیان گەورە کردو هۆڵیان دروست کردو ئەو شوێنیان تەتەور پێ کردو هەندێک بایەکان پێدا ئەو شوێنە بەو شێوەیە وردە زیادی کرد لە هەمان کاتیشدا ببوورە لە هەمان کاتیشدا سەردانی بەرپرسەکان بە تایبەتی وەزیری پەروەردە وەزیردارایی سەردانی ئێران کردی هاوکاری ئێران کردیە لە بۆ بەرەو پێشچوونی ئێرە و تەواوکردنی کەموکوتیەکان نەمینێ بەستان کرد ئاماژدان بەوکی بەچی لە خانشنەکان کە دێنەرەکەواتە کەسانێکی بە ئەزمون و بە تەجروبە ڕۆژانە چ کاتێ دێنێ ئێرە ئەو ئیمکانەوە خزمەت گوزانە کە زیاتر بۆیان دابینکراوە بە تاکید خۆی ئەمە تەوقیتمانداناوە لە کاتژمێر هەشتی بەیانیان ئێرە دەکەینەوە هەتاکو نوێژی ئێواران لەگەم بانجی مەغریب با بڵێن ئێرە دادەخرێت لەبەرەوەی ئەوەی کە لە کافتریاکە ئیش دەکە ئێرە خاوێن کاتەوەیشی خۆی بکەوە ئەوش حازرکە لە هەشتی بەیانیەوە پێشی هەش دەقەی بۆ ئێرە کراوەیە دێن خانە نیشتیان بە ئارەزوی خۆیان دادەنیشن لە هۆڵ دادەنیشن لە دەرەوە دادەنیشن لە پەرتوخانەمانەیە لە پەرتوخانەی دادەنیشن لە هەر شوێنێک دانیشن لەوان ئاساییە لە ساڵی 2019 لەلایەن کۆمپانیای کارەوە ئێرە دووبارە نۆژان کرایەوە لەلایەن کۆمپانیای کار ئێرە نۆژان کراوەیە دەستخۆشیان لێ دەکەین پارەی باشیان لێ مەصرف کرد گۆڕانکارێکی باشی بەسەردا هەر بەڕاستیە ئەو پەرتوخانەی ئەوان دروستیان کردیە پێشتر ئەو پەرتوخانە نەبوو لێرە ئێستا دەبینی لە ئەساس لە هەموو شتێکی تەچیزی ئێرەیان کردە لە کورسی لە کارەبایاتیان هەموو چاکردیا لە ناحەی ئاو لە ناحەی کارەبا ئەو شتانە هەموو پشگیری کردینە تا ئێستاش کرێکاری کۆمپانیای کار لێرە دوو کرێکار ڕۆژانە کار دەکەن یارمەتیمان دەدەن لە بۆ پاکردنەوە خاوێنکردنەوەی ئەو شوێنە ئەوشیکردنەوە باسکردن لەسەر باغەکە هەژە ئەوەی کە باسییان کرد بێگومان کتێبخانە شوێنی دانیشتن لە کاتژمێر 8 یا 10 بۆ لاوی 11 کە بێگومان هەتایەکی خۆش دەکێت گە چاو لێ بکەی لێرە هەرچەند ئێستا چۆڵە بەیانی زووە بەرە بەیانە
ئەو بە ساڵاتوانە یاخوب لەو کەسانی کە خانەنشینە کۆکو ئاماژەم پێک مامۆستانە کۆمەڵە کەسی خاننشین دێن لێرە بە تاوڵەکردن بە دۆمینەکردن بە قسەی خۆش کات و ساتێکی خۆش بەسەر دەبن لەگەڵەوەشتا چاو قاوێکیش دەخۆن باس لە بابەتێکی دیکەش بکارچەن لەگەم مامۆستا لە یادم چوو بەڵام پێشتر بەحسمان کردبوو جا لە خانەنشینان کە پیاوان دێن لێرە خانمانیش داوای شوێنی تایبەت یاکرۆ بێگومان ئەوەی کە من ئاگادار بوو مامۆستاش پێشتر بەحسمان لەسەر کردبوو بڕگار وایە ئەو سووتە ئەو لاتریشەوە بڕیار وایە با هەماهەنگی لەگە پارێزگاری هەولێر بێگومان شوێنێکی تایبەت با خانەنشینان بۆ خانمانیش بکرێتەوە بۆ کە و خانمانیش کە خانەنشینە مامۆستانەیە کەسانێکی دیکەن بێن لێرە کات و ساتێکی خۆش بەسەر بن بۆ ئەوانیش کە بێبەش دەبن لەم شوێنە لەم باغە گشتیە کە وەکو ئاماژەیان پێکرد یەکەم باغ و یەکەم پارکی شاری هەولێرە. زۆر سپاس هێرۆ سپاس بۆی کە بەم بەیانێ پیاسەیەکی پارکی شارە پێکردین و بە هیواشین ژنان خۆیان ئەو ڕێچکێ بشکێن و بچن لەو باخچەیەدا لەگەڵ هەموو ئەو پیاوانی تر بتوانن چێژێکی خۆش لە باخەکە و لەو کەش و هەوایە ببین و چاوەڕێوە نەکەن شوێنێکی تایبەتیان بۆ بکەنەوە شوێنی هەمووانە ژنانیشە و پیاوانیشە. جیا لەم بابەتانە لە سەرتاو ئاماژەم با ڕۆژە جیهانیەکان کرد کە ئەمڕۆ ڕۆژی گیانی منداڵانی سەرشەقامە بە گوێرەی ئاڕێکەوتنی مافی منداڵان کە لە ساڵی 1970ەوە لەلایەن نوێنەرانی 180 وڵات لە ڕێکخراوی نەتۆیە گرتووەکان پەسەند کراوە منداڵ کەسێکە دیاری کرا لەوەی کە لە خوار 18 ساڵیەوە بێت دیاردەی منداڵانی سەرشەقامیش لە جیهان زۆر بەربڵاو بۆ ئێستا بەپێی ئامارە فەرمیەکانیش ببورن بەپێی ئامارە نافەرمیەکان چونکە ڕۆژانە لە دایکبوون زیادەکە و مردن هەر هەیە زیاتر لە 3 ملیار منداڵ لە جیهاندا هەیە لەو 7 ملیار و نیوەی کە هەیە مرۆڤ لە سەرزەوی 3 ملیاریان زیاتر لە منداڵانن و لەو ژمارەیەش 100,000 یاخود بڵێن 100 ملیۆن منداڵ لەسەر شەقامەکان کارەکەن و دەمێننەوە بێناسنامەن منداڵان بەهۆی ڕووداوە کۆمەڵایەتی بێت سیاسی بێ ئابووری بێ یاخود فەرهەنگیەوە بێت ئەکەونە سەر شەقامەکان هۆکاریان زۆرە بۆی کە لەسەر شەقامەکان بمێنەوە بەپێی یاسانە و دەوڵەتیەکانیش نابێت منداڵان کار بکەن و ڕۆژانەش 35,000 منداڵ لە جیهان بە نەخۆشیەکان گیان لەدەست دەدەن زیاتر لە 400,000 منداڵیش دیکەش بە سەرباز کراون. جیا لەمانەش با ئاماژە بۆش بکەم کە تاران پێی دەوترێت پایتەختی جیهان بۆ منداڵانی سەرشەقام کە زیاتر لە 35,000 منداڵی سەرشەقام هەیە کە بێنازنامەن ئەو ڕێژێ زۆربەی بەر تاران کەوتووە بۆ چوون و قسەی ژمارەیەک منداڵ لە سەرشەقامەکان مانوەرگرتووە بابێکەوە گوێیان لێ بگرین بزانین ئەو منداڵانە ڕایان چییە و بۆچی لە سەرشەقامەکانیشن. والله ام قلت دفرشن ام 10 ساعات نها دها الصبي زو حتى شاش حفتا شو والله داديس هما بويا كقول من سيرو جابونا عطيش ايش نيا معاش نيا ملات ناكلو بس الحمد لله ايش دكن لبرشي ناكل حزن نعم بێگومان ئەو منداڵانە ئێستا بە جۆرێکیشن کە هیچ کات حەز ناکەن کەس بیان دوێنێ یاخود وەکو بینیمان لە دیمەنەکانیشدا کە هاوکارمان دالیا کەمال ئەویست قسەیان لەگەڵا بکە ئێمە پەیڕەوی ئەوەمان کردووە کە بە هیچ شێوەیە شێوەی ڕوخساری پیشان نەدەین
بۆیە لەسەر ئەم گرفتانە لەسەرەوەی کە منداڵێکی زۆر لەسەر شەقامەکانن میوانداری بەڕێز سەیران سەلاح ئەکەی سەیران سەلاحمان کردووە کە سەرۆکی ڕێکخراوی ئەستێرەی منداڵانە بزین ئەو منداڵانە بۆچی ئاوان بەخێر هاتی سەیران خان بەیانیت باش بەیانتان باشتر سپاسان دەکەم. زۆر سپاس. سەرەتا باسێکی ڕێکخراوەکەتمان بۆ بکە وەکو ئەستێرەی منداڵان ئایا توانیوتانە سوچێک یاخود دەستێکی هانا بگێنن بە و منداڵانێک کە لەسەر شەقامەکان و چیتر ژیانیان بەو شێوێنە گوزەرێت؟ بەڵێ سەرەتا بۆ ئەو ڕۆژە کە ڕۆژێکی جیهانیە بێگومان هەر ئێستا لەو ساتەدا منداڵان هەن لە شۆستەکان و سەرجادەکانە ئیش دەکەن و کەس بە ئەویان نازانێ. من زۆر دڵگرانم بەوە هەمیشە. بۆیە وەکو ڕێکخراوی ئەستێرەی منداڵان چەندین ساڵەکە لە 2004ەوە ئێمە دامەزراین تاکو ئێستا چەندین سێکتەرمان هەبووە بۆ کارکردن لە بواری مافەکانی منداڵان. یەک لەوانە لەو سێکتەرانە گرنگیدانمان بووە بەو منداڵانەی کە لە سەرجادەن ئەو منداڵانەی ئیشکارن لە هەموو شوێنێکەوە دەبیندرێن. هەندێک شوێن هەیە ڕەنگە خەڵک نیان بینێ جادە دیارە، بەڵام ئەو شوێنانەی کە کاری قڕس ئەنجام دەدرێت لەو کارگە گەورانە لەو شوێنانەی کە سەر شوێنی زبڵ و ئەوانە بەداخەوە ینی ئەمانە تا ئێستا هیچ چارەسەرێکی بۆ نەدەوزراوە. بۆیە ئێمە لەو کاتەوە کە دامەزراین چەندین تیممان ئامادە کرد سەردانی ئەو شوێنانە بکەن لە نزیکەوە قسە بکەن بۆ لەگەڵ منداڵان. زۆر هۆکار هەبوون. وەکو ڕێکخراوی ئەستێرەی منداڵان توانیتمان تا ئێستا 2 کۆنفرانسی زۆر گەورە لەسەر ئاستی کوردستان ئەنجام بدەین بە تەماین ینی لەبەر وەزعی کۆرۆنا ئەوانە نەمانتوانی ئەو ساڵە شتێکی وا بکەین بۆ تاوکەری کۆنفرانسەکان بین تایبەت بە توندوتیژی منداڵان و ئیشکردنی پێکردنی منداڵان. بۆیە ئێمە لە کار و چالاکیەکانماندا گرنگێکی باشمان بە پرسی ئەو منداڵانە دراوە کە ئەو هۆکارانش کە دەبێتە هۆی ئەوەی منداڵ بێنە سەرجادە هەموو زۆر بارودۆخی با بڵێن داراییە یان ئەو بارودۆخانەی جەنگ ئەو کارە ساتانێک کە ڕوو دەدەن. ڕاستە. سەیران خان ئەزانین کۆنفرانس و یاخود دیبیتەکرێ یاخود ڕێکخراوەکان بە هەمویان کارەکەن، بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا بەردەوام لە زیادبوونە ڕێژەی منداڵ لەسەر شەقامەکان لەگەڵەوەی لایانی پەیوەندیداری حکوومەت ئیداری هەر کامێکیان بێت ماوەماوە ئەگیرێن لا ئەبرێن دوورەخرێنەوە یاخود پێیانە وترێ بۆچی لێرن، بەڵام لەگەڵەوەشدا ئەمە هەر بەردەوامە. یعنی چه هاندەرێک یاخود چ پاڵنەرێک هەیە وا بکات کە منداڵ ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ هەموو ئەم هەوڵانەی کە ئەدرێت هەریەنەوە سەر شەقامەکان. خۆی بوونی منداڵ و هاتنی منداڵ ئەو دیاردێ هەردەمێنێ ینی بەڵام هەوڵ بدرێت کۆنتترۆلی بکەین بە شێوەیە کە هەر نەبێ کەم بکرێتەوە. بە هیچ شێوێک ناتوانانی بە تایبەتی لە کوردستان چونکم شوێنێکە کە زۆر باشە کارێکی جدی ئەگەر بۆ ئەمانە بکرێت چییە؟ من ئێستا دێمە سەر ئەو پرۆژانێک کە هەوڵمان بۆدا بەداخەوە کەس بەدەنگمانەوە نەهات. من زۆر پرۆژەی گەورەمان ئامادە کردبوو دەستگای گەورە بۆ ئەوی بتوانین منداڵان کاروباری منداڵان لە شوێنێکدا کۆ بکرێتەوە بەگشتی لە هەموو ڕوێکەوە. بەڵام بەڕاستی بەداخەوە کە دەڵێم کەس بەدەنگمانەوە نەهات ئەمە ئەرکی حکوومەتە کە چەندین ساڵە تا ئێستا لە کوردستان یاسایەک هەوڵ درراوە یاسا هەبێ ڕەشنووس هەبێ بۆ مافەکانی منداڵان ئیش کراوە. لە 2011ەوە کارێکی زۆر گەورە کرا لەگە یونسێف و ڕێکخراوەکان و ئەو وەزارەتی کار و ئەوانە ئەی پەیوەندیدارم بە کاروباری منداڵان پەروەردەیە ڕەشنووسێک ئامادەکرا، بەڵام بەداخەوە پەرلەمان هەتا گەیشتە پەرلەمان هیچی بۆ نەکرد. هەرماوە من هەر لە چوارچێوەی یاسای خێزاندا منداڵیشی کراوەتەوە. ئێستا هیچ یاسایەکمان نییە تایبەت بێ پاراستنی مافی منداڵ. ئەگە هەبوایە منداڵ نەدەبیندران لە سەرجادە، بەڵام بەداخەوە ئەم ساڵیش دیسان هەوڵێکی تر درراوە تقریبان 2 ساڵێکە شتێکی تر ئامادەکراوە بۆ حسابێ ئەوی تر نەمایە نازام لە پەرلەمان گوم بووە بزر بووە بارحاڵ شتێکی تریان ئامادە کردووە. ئەو ساڵیش دووبارە وەزارەتی کار و ڕێکخراوەکان کە بانکراین شتێک ئامادەکرا بۆ یاسایەکی تایبەت بی بۆ پاراستنی منداڵ، بەڵام تا ئێستا دراسە دەکرێت کەینێ دەگا کەینە ئیشی لە بوو دەکەین. هیوادارم بەڕاستی پەرلەمان ئەو جارە بە زدی گرنگی بە
ئەو یاسا ئەو ڕەشنووس و ئەو پرۆژانە کە دێنە بەردەمیان بە یاسا بکرێن بەداخۆ تا ئێستا گرنگی پێنەدراوە. باشە سەیران خان ئەمە دواکارە ئەگەر پەرلەمان بیکا و ئەگاتە ئاستی سەرەوە. بەڵام ئەگەر لە سەر ئاستی ڕێکخراوەکان لەسەر ئاستی بەڕێوبەرایەتەکان یاخود بڵێن هەموو ئەوانش کە بەڕێوبەری کەمپەکانن چونکە بمانێ نەمانێ بەشێکی زۆری ئەو منداڵانی لەسەر شەقامن ئەو منداڵانن کە لەناو کەمپەکان نیشتەجێن ئیداری ئەو کەمپانە یاخود ئێوە چیتان کردو بۆی کە ڕێگە چارێک بدۆزنەوە لە ڕێگریکردنی چوونە دەرەوەی منداڵ خۆی ئەگەر بێ باسی کەمپەکان بکەین ئیداری خۆیان هەیە هەروەکو جەنابەت گوتە زۆر ڕێکخرا وەکو ئێمە چوون لەوێ خێمەیەک وەرگیرایان شوێنێکی تایبەت کە توانیتمان خولیان بۆ بکەینەوە خولی هوشیارکردنەوە بۆ منداڵەکان بە تایبەت و بە دایک و باوکیش بە تایبەت ئێمە لە پرۆژەیەکماندا پێشتن ساڵێک لە دەوروبەری ئەو دەرەوەی شار ینی هەوڵماندا چەند پرۆژەیەکمان کرد لە بۆ ئەو شوێنانەی کە زۆر گوندنشینن و هۆشیاریان کەمە منداڵیان دەخەنە بەر کار ئەوانە بۆ باوک بەتەنیا بۆ دایک بەتەنیا و بۆ منداڵیش کە چۆن بتوانن پارێزگاری لە منداڵەکانیان بکەنیان هەر نەبێنیان نێرنە بەر ئیش لەبەرەوەی بەپێ یاسا تایبەتیەکانی نەتەوەیە گرتووەکان منداڵ دەبێت لە تەمەنی خێر خوار 18 ساڵی بەپێ ڕێککەوتنامەی مافەکانی منداڵان ئەوە هاتووە دەبێت هیچ زۆرە ئیشێکی پێ نەکرێت تەنیا لە 15 ساڵی بۆ 18 ساڵی بێگومان لە 18 ساڵی بە منداڵ حسابە ئەوجا لە 15 بۆ 18 کاری با قسەی خۆم تاوەکەم کاری وا ئیشان پێ بکرێت بەڵام بە جۆرەی جەستە و توانان بۆی بگونجێت و فێرە پیشەیەک بن. هەمان ئەو پرسیارم ئەویست من لە ماوەی ڕابردوودا چەندین کاری مەیدانیم کردووە لەسەر ئەو منداڵانە بەڵام هەندێک جار موبەڕیرێکی ئەوە بەهێزیان پێ بووە کە ناتوانانی چی بۆ بکەیت بۆ نمونە دایک و باوکێکی نەخۆشی هەبوو یا خۆت باوکێکی تەواو تەندروستی خراپی هەبووە دایکی نەیتوانیوە منداڵەکە وتێتی زۆر ناچارم کە ئیش دەکەم کەواتە بۆ ئەم کاتە ئەمە بە هیچ ڕێگە پێدراونی ئەو منداڵە ئیشکە ئەی چی بکرێت بۆ خێزانە تا ناچار نەبن منداڵەکان ئیش بکات ئەمە ئەرکی حکوومەتە پێویستە حکوومەت وەکو وەزارەتی کار وەزارەتی پەروەردە چونکم باشە ئەرکی ئێوە وەکو ڕێکخراوەکان چییە؟ ئێمە وەکو ڕێکخراوەکان بخۆت ئێستا دەزانی زۆربەی ڕێکخراوەکان ئێستا هەر ئۆفیسیشان نەمایە تەنیا مەیدانی ئیش دەکەن لەبەرەوەی بۆ خۆ دەزانی کە کاتی خۆی حکوومەت دەستگایەکی تایبەت بە ڕێکخراوەکانی دامەزران لەوێەوە دەمانتوانی پرۆژە وەڵگرین هەندێک ڕێکخراویش هەبوو لە ڕێگای ڕێکخراوێکی تری جیهانی دۆنەریان هەبوو دایانتوانی ئیش بکەن بەڵام ئێستا زۆر کەم بۆ ئیشەکە بۆ خۆ دەزانین لەبەر بارودۆخی ئەو نەخۆشی کۆڕۆناوانە بەڵام پێویستە حکوومەت کارێکی وا بکاتن هەرچەندە ئێستا وەزارەتی کار دەڵێ ئێمە ئەو کەس ئەو خانەوادانی کە هەژارن تیمێک دەڕوا دەزانی ئەوان ئەگەر هەژار بنیان دایک و باوکیان نەساغن ئەبێ موچەیەکی تایبەتیان بۆ ببڕێتەوە و چاودێریشیان بکە بۆی بزانێ ئەو منداڵە لەگەڵ ئەوەی کە موچەکە وەردەگرن دانێرنەوە بەرکار لێرە و لەوێیان نا بەداخەوە ئەو بە دوواداچوونە نییە لەلایەن وەزارەتی کاروباری کۆمەڵاتی پێویستە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی کارەکانی خۆی فراوانتر کە تایبەت بۆ منداڵ خزمەتەکانی فراوانتر کە لەبەرەوەی ڕەنگە زۆر ئیشیتری لەسرە بەڵام بۆ ئەو ئیشکردنی منداڵ من تا ئێستا ئیشێکی وام نەدیتە بە پێی پێویست بێ بۆ کارکردنی منداڵان ڕاستە زۆر سوپاس خات و سەیران سەلاح کە ئەمڕۆ لەگەڵمان بووین بەو هیوایی کە توانی بێتمان پەنجە بخێنێ سەر کێشە و گرفتەکانی ئەو منداڵانەی لەسەر شەقامن و ئەو دیاردێش زۆر کەمتر بێتەوە بە خێراتی سپاس هەرچەندە ئێمە زیاتر دەبای قسەی تر بکەین بەڵام کاتەکە کەم بوو ئینشاڵە زۆر ئاساییە شتی تر ماوە چونکم ئەو کێشەیە زۆر گەورەیە پێویستە حکوومەت من پامێکمەیە لەو حکوومەتەی تازەی داوایە ئی چاکسازی زیاتر گرنگی بە پرۆژەکان بدا بۆ دەستگای گەورە بۆ تایبەت بۆ منداڵان دروست بکە بۆی خزمەتی منداڵان بکەن و چیتر منداڵان نەبینین ڕاستە بێگومان ئەمانویست کە قسەی زۆر زیاتری لەسەرکەین من لە سەرەتای پرۆگرامیش و ئاماژەم پێ کرد و چاوەڕێی تۆ بووین بەڵام بەڕێزیشتان درەنگ هاتنە ناو ستۆدیۆ تا بتوانین زیاتر
قسە بکەین لەسەر ئەو بابەتە و کاری زیاتر پێ بکەین. هیوادارم زیاتر بەرنامە کەناڵەکانی ترش زیاتر بەرنامە ئامادەکەن تایبەت بێ بۆ منداڵ و بۆ سوودوەلگرتن لەو بابەتانە. ئینشاءالله زۆر سپاس خاتون بۆ بەخێر هاتی. بەم جۆرە هاتمە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باش بۆ هیواین کە توانی بێتمان بەرگە و بابەتەکانی پرۆگرامەکە جێ سوود و ڕەزامەندی هەمووان ببێت. هەر شاد بن.